دم باش بینرین هجا و سلاف جستدین دنگ امریکا لواشنطن پایتخت بو برنامه نو جحفت رنگ و گرک نو دی جیهان هنر و چاند دارنگی و جوانده امی برنامه خواه عراقی دست بی بکن خو پیشاندان عراقیین لدیجی حکومت درگه لبر هر کسی وکریه گو دنگ خوراکه و دربرینی خواه بین زمان هنرمند و نویسکارین ویجی جهکی تایبت دوان خو پیشاندانا ده گرتنه و بونه بشک جوی بیواجوی ميدان تحرير بويا بنجهك جبو هنري وبويا جهة سركي جبو دربرينه مسلم حبيب در هنرك جنج جبغداد بيجا كوان أفدر كريا وكو وزارتك كولتوري يا بتشوك أقرب ما سينما و چادرين موزيكي دانينا ما وكا وزارتك كولتوريا بتشوك دامزراندية ام فيلمين عراقي و برهمين عراقي بلاف دكن ام هر وها موزیکوان و هلبزوانان تینین داکو ورکشوپان بریوه ببن و بحثا پیوندین دناو برا پرتوک و شورشی دا بکن. هر ایوار او پراجکتورکا بچوک لهندره چادرکه لتحریر دادنید و منشیتن مزن درزدکه که لسر نویسیه شانویا شورشه. دهندره چادره دا داکیومنتری لسر شورشا اوکرانیا، مصر و سوریا تین بلاف کرن. زاروک، گنج و پیر تین و تماشای فیلمان دکن. او پولیسن دورو بری چادره جید پارزن جار جار تماشا دکن. پیام دریکا هنر و هلبست اکتینه زودتر بلاف دبید. ما افروکاری بو پیام خوب گهین خلکی. پرانیا خوب پیشاندرن لتحریر گنجن واتا 640 مليون عراقیانه. کسن لدیجی خوب پیشاندانان جوان را دبیجن نفشه پابجی یاری اکا موبایلیه کو بناو بانگه. احنا جيل بوبجي جيل مثقف جيل واعي ام نفشه ببجينا لام هروها نفشه كي اقدارين يحمل عادات جيده مصطفى دبیجه کو بکار آنینا هنر و پرتوکان مزنترین بلگه کو او نفشه که هوشیارن و کو او تیدگهن که چه دبد ولات وانده. لگالریا میدل ایست انستیتوت لواشنطن پایتخت پیشنگه که هفبش یا 10 هنرمند کرد و بو بشواز و تکنیکین جواز ات پیشنگه دبن ناو آخفتنین لسرانسری جیابو کامرا دنگ امریکا لور آماده بو و جوار اف راپورت آماده کریه آخفتنا لسرانسری جیا ناو پیشنگه هفبشی یا هنر کردی لواشنطن پایتخت بو گل گالریا میدل ایست انستیتوت ده 6 ماه چلده و بو و حطانی ماه صباط 2020 ویل داربه اپیشنگه هفبش بشک جه برهمین هنرمندین کرد لسرانسری جیهانی ده برچاوان لگوری بریوه برا وی پیشنگه هیبا الکیال گو اف پیشنگه آماده کریه اول سر کار کر و خسکوی بینه واشنطنی اف گاوه یکیش بو پیناسین به هنر کردی و ناسنامه کردی جه کسین بیانیره. صراحة الفكرة كانت اتقدم براستي مدل ایست انستیتوت جمن خسکو از جوان را و پیشنگه آماده بکم من جی سروان باران و هیو قهرمان ناستکر و کاری وان جی ناستکر و بریکا وان پیوندی به هنرمندن ربو و پیشنگه لسر دو خالان آوا بویه. یا یکی دانستن ناسنامه کردی به امریکیان ره و یا دویم برهمن وان هنرمندن و استا وان یا هنری. گله کس کردان باش ناس ناکن من خواست که از بریکا هنری وان بدم ناسین و دوی دما هنده پر باش بو که او لواشنطنیه و او گاوا یکی بو و وی بردوان ببه. برهمین بشتاری وی پیشنگه بونه جهو جوازن و هر یک جوان به شوازکی تایبت هاتیه آفراندن. هر 10 هنرمندی بشتاری و پیشنگه بونه به سربورک هنری تایبت و تکنیک که جواز برهمین خواه نشان دادن دبن سیدارا هنرا نوجنده.
ev pêşengeh dixwaze got numuneyên jê hunera Kurdî bide nîşandan. Got ew jî beşeke ji jiyana hunera nû jen tevî rewşa siyasî ya Kurdî û kêşeyên wê di rojhilata navîn û seranserî cîhanê de. Ji ber wê jî ew ji aliyê nûnertiya hikûmeta Herêma Kurdistanê li Washingtonê hate piştgirtin û alîkarî jê re hate dayîn. وەک سپۆنسەر me piştgiriya vê pêşangehê kire wekû di me çi tedexul nekir bes ew ê muhîm bû ji me re me divî pêşangehek li Washington hebe hunermendê Kurd navê wan berzke hunerê Kurda berzke. De hunermendê Kurd di vê galîriyê de beşek ji berhemên xwe û bîrokeyên xwe parve dikin. Her yek bi şêwaz û teknîkeke cêwaz xwe dide nasîn. Jê berhemên înstîlêşin, vîdeo, ta keval û firçeya pen û boyaxên bê sînor. Welîd Sîtî, Xedîca Bekir, Şêrgo Abbas, Şener Ozmen, Sêrwan Baran, Berhem Haco, Zehra Doğan, Savas Boyrayz, Heyv Kahraman û Kanî Kemal ji welatên cêwaz, serborên cêwaz û nerînên cêwaz lê galîriyê kom bûn û çîrokek tenê anî ziman çîroka Kurdî. Ev carayekê bû bû min ez pêşangeheka Kurdî ji her çar parçên Kurdistanê dibînim û bi taybet li Washingtonê bi rastî berhemên balkêşin ku hin karên ser çawin û hin yên kerestên cuda bikar anîne. Hêba karekî pir baş kiriye ji ber ku bi vê rengî hunermend civandîne ser hev. Pirsgirêka Kurdî herdem di asta siyasî de hatiye giftgûkirin. Yan jî bi awayekî leşkerî lê di vê carê de Middle East Institute xwezgo giftgoyeke din durist bike diriya çand û hunerê û bi taybetî li Washingtona paytext be. Li gor zanîbûna min ev pêşengeha hevbeş ya yekemîn ji hunera Kurdî ya nûjen li Washingtonê bi navê axiftin li seranserî çiyan. Mebesta me ji vê pêşengehê ku em huner û çanda milletên rojhilata navîn bibîne Washingtonê ji ber ku danûstandin bi rojhilata navîn re li ser bingehên siyasî û aborî tenê ne me xwest vê yekê biguharîn. Ev pêşengeh pencereke bo nasîna hişmendî û behremendiya Kurdan. Ev ne gava pêşî bû û ne ya dawiyê jî. Gelek berhem û çîrokên veşartî yên Kurda hene û li benda roniyê ne. Belkî huner û sawirên wê karibin paşerojeke xweştir ji Kurda re bi xwe re hilgirin û bigînin her deverekê. Li New-Yorkê Festîvala Film û Kultura Kurdî ya Siyemîn li dar ket bi beşdarîbûna çend filmên Kurdî û hin çalakiyên din bo pênasînê bi hunera sînema Kurdî bike û ya dinê jî danheva alîkariyê bo heyva sor ya Kurdî got alîkariya penaberan li herêmên Kurdî li Sûriye dike. Îsal li New Yorkê Festîvala Film û Çanda Kurdan ASYM bi bernameyeke sê rojî hate lidarxistin. Di festîvalê de bi tevî nîşandana filman cilûberk û xem û xişên ku Çanda Kurdan dinimîne ji bo mêvanan hatin nîşandan. Di festîvalê de her wisa bi armanca piştgirîkirina heyva sora Kurdan a li Bakurê Sûriyê jî berhemên hunerî yên hin hunermendan hatin firotin. Xeyal Kartal ku yek ji rêveberên festîvalê ye wiha xeber da. Em ji bo ku bi çanda xwe serbilindin vê festîvalê li dar dixin û her wisa em çanda xwe bi dostên xwe yên Amerîkî re parve dikin. Mirovên ku tev li vê festîvalê dibin jî nêz ve bi şoreşa roja wayê re alaqadarin. Derheqê çand û hunera Kurdî de dixwazin zanyariyên zêdetir hîn bin. Em gelek dikelecanin û li vir demekî gelek xweş derbas dikin. Azad Kurtçi balk şanser wêyekê ku ew kesên ku tên festîvalê gelek meraktarin. Ew kesên tên tevlî festîvalê dibin gelek pirsan dikin bi Kurdan re gelek eleqedarin û di aynî dem de gelek hestewarin û dih dema ku me filmê bi navê Zarok li ser zarokên Kurdaya nîşan dida min dît gelek kesan hestir dibarandin. Nivîskar û wênesazî Amerîkayê Janet Biel ku tev li festîvalê bû got ku dihata wan wêneyên xwe yên ku di festîvalê de tên firotin ew ê bide heyva sora Kurdan.
و هادوماند Ez nekurdum lê gelek taybetîn Kurdan hene ku bandor li ser min kir. Dema ku ez çûm serdana Rojavayê min dît ku Kurd dilger min û dilê wan vekiriye. Ez ji dil xwe wek alîkarekî Kurdan dibînim û ji bo ku ez alîkariya wan bikim veneyan çê dikim. Sinan Tunçdemir, Denge Amerika, New York. فستیوالا هنری یا ناو نتوی به ناو آرت بازل ده گرا خویا حج دمیده لفلوریدا و بو و به صدان هنرمند سرانسری جهانی بشداری و فستیوال بون و جاری مجارا کشو هوا یک جبابت سرکی بون دناو چالاکی و برهمانده و هۆگری ئەوە سەردانی ئەو پێشانگەیان کرد بەڕێوەبەری ئەو پێشانگای هونەری جیهانیە نێوەڕۆک و پەیامی ئەو بۆنەیە لە کاتی کرانەوەی ئەو پێشانگایە بۆ خەڵکی هێنایە گۆڕ ئەم هەفتەیە مەیامی بیچ ناوەندی هونەری جیهانیە و سەرنجی هونەرمەندان خاوەن تەلاران بۆ نمایشکردنی کاری هونەری لێپرسراوان کۆکەرەوانی بەشی هونەری و بەڕێوەبەرانی مۆزەخانە لە سەرانسەری جیهاندا بۆ لای خۆی ڕادەکێشێت چ شتێک هەموو ئەو کەسانە لە یەکتر کۆ دەکاتەوە لە پێشدا ئەوە گەورەترین بەرهەمی هونەری لە تەلارەکانی ئێمەیە و لە هەمووی گرنگتر دۆخی گشتی ئەو هەرێمەیە کە پێشەنگی هونەرمەندانی خوڵقێنەر لە هەموو کیشوەری ئەمریکادایە لەنێ ئەو پێشانگادا کارە هونەریەکان تەنیا جوانی کارەکەیان نیشان نادەن بەڵکو لە ڕوانگەیەکی فەلسەفیەوە پەیامی خۆیان دەنێرن وەک لەم هونەرەدا ماکس هوپەر دەیەوێت پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت شی بکاتەوە ماک هوپەر بەڕاستی تیشی دەخاتە سەرەوە کە چۆن سروش لە مرۆڤ بێسترە و ڕەنگە سروش بتوانێت زیاتر لە مرۆڤ درێژە بە ژیان بدات واتە ڕوانگە فەلسەفەکە دەڵێت کە سروش هەمیشە لە مرۆڤ بێسترە و هەر کارێکی ئێمە ئەنجام دەدەین دەبێت خۆمان لەگەڵ سروش ڕێک بخەین هەندێک لە تابلۆکان دەگەڕێنەوە بۆ مێژووی چەوسانەوە و نەهامەتی مرۆڤ هەڵبەت ئەوەش بەشێکە لە مێژووی ئەمریکا کە بەسەر ڕەشپێستەکان داهاتووە لەو تابلۆیە کە ناوی ئاڵاکە خوێنی لێدەڕژێت هێمای بەسەرهاتێکی پڕ لە ژانە کە کاری هونەرمەند فەیت ڕینگۆڵدا پێم وایە لە تەواوی ژیانی هونەری خۆیدا هونەرمەند چاو لە پەیوەندیەکانی ڕەگەز لە ئەمریکادا دەکات و گەلێک جار ڕەفتاری زۆر توند و تیژانە بەرامبەر بە ڕەشپێستان کراوە بۆیە ئاڵاکە خوێناویە چونکە نیشانی دەدات کە توند و تیژی لە ئارادایە هەروەها پێم وایە جۆرێک لە پەیوەندیەکان لە ئەمریکادایە ئەمریکا وڵاتێکە کە هونەرمەند دەڵێ بریندارە و خوێنی لێدەچۆڕێت لەم تەلارەدا کاری هونەری زیاتر لە 4000 هونەرمەندی لێیە کە نیگارکێشی پەیکەرسازی وێنەگری فیلم ڤیدیۆ و هونەری دیجیتاڵی لە خۆ دەگرن شانویا بلشفیکی یا روسی به هفکاریا فستیوالا ناونتوی یا دی آرت لیریک ادیکسن لفرنسا شانویا هلبستوان ایرلندی نافدار ناهوم تید یا بناو اوپرا دیدو و ایناس جارک دن لسر دکا شانو لیست او وجینکر چەند بلیتێکی کەم ماوە بۆ نمایشەکە خەڵک بە جۆش و خرۆشێکی زۆرەوە لە نێوان ڕێبەرانی شانۆ لە مۆسکۆ بە تامەزرۆییەوە چاوەڕوانی نمایشی یەکەمی بۆرچەوی ئۆپێرای دیدۆ و ئێنیسی سەردەمی بارۆنەکان دەکەن کە لە نووسینی نووسەری بەریتانی هێنری پۆرسێلە. ئەم ئۆپێرایە کارێکی هاوبەشی فیستیڤاڵی نێودەوڵەتی گۆرانی فەڕەنسیە هەماهەنگ پێکەوە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە گۆرانی بێژان و نەخشە سازانی جیهان. سەرچاوی نووسینی ئەم ئۆپێرایە لە نووسینی هاهۆم تەیتە خۆشەویستی دیدۆ بۆ شازادەی قەرتاج و ئەنیس پاڵەوانی تەڕوادە و کاتێک لە بەرچاوی داون دەبێت دەست بەرداری دەبێت. بەڵام ئەم کۆپیە بەلشەویەی ئۆپێرا لە دەرهێنانی گەنجە دەرهێنەرە فەڕەنسیەکەیە ڤینسن هۆگێ کە هەستاوە بە داڕشنی چیرۆکێکی کلاسیکی تەواوەتی بەڵام پشتبەست و بە ڤێرجیلی ئەنید لە دەقێکی نەدا. من هەوڵم داوە تێبگەم لەوەی چۆنەمە ڕوویدا و بۆچی بڕیاریدا بمرێت. هۆک داواشی لە ماریز دیکارنگەڵی ڕۆمانوس کردووە بۆ نووسینی کڵێشەی ئۆپێراکە کە پێناسەی خواسی خانمە شازادە دیدۆ دەکات بەر لەوەی بێت بۆ قەرتاج.
سەرپەرشتیاری پرۆژەکە کریستۆڤەر مۆڵدیز دەڵێت بەشێک لە پێشەکی مۆسیقاکە لەلایەن عودجەنێک و یەکێک لە ئەکتەرەکانەوە داڕژراوە. شەرەفمەندێکی مەزنە بۆ ئێمە لە مۆسکۆ و هێنانی یەکێک لە کارە گەورەکانی ئۆپێرای بریتانی بۆ سەر شانۆی مۆزیکی ئێرە. ئەم مانگا شانۆی بۆڵشۆی میوانداری دیدۆ ئەنیز دەکات لەسەر سەکۆی شانۆیەکی نوێ بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت. دەماگۆ حکوومەت دەبێ ڕێگر و کەلم لە پێشیا هوەر و ڕۆناکبیریە ژێ بێچاری هوەرمەند و چالاکڤان مەجبور دەبن گۆژوی وڵاتی باز بدن وەک ڤان هەردوو هوەرمەندên ئەریتری گۆژبەر سیاسەتا وڵاتێ خۆ ڕەڤیانە ئەتیوبیا ئولور هوەرا خۆ بەردەوام دکن. هەردوو هونەرمەندên genç نوح û nîbey karekî dikin gelek gêj ji siyasetê. Wekî gelek hûnermendên tiyên Erîtreya li Addis Ababa li paytextê Etiyopya dijîn. Di demê nîgarkêş Nuh Molobirha seredana Etiyopya kirî, li wêrê peywendî bi dehan hûnermendên tiyên Erîtreya kirin. Ew ên hunera xwe di nav kulturê Etiyopî da nîşan didin. Mirov bi parvekirina nêrînan bi xwedkirina aştî û hezkirinê dîş. Loma em dikarin hunerê bikarbînin ku hemî mirovan bikiniye. Wî di pêşangeha xwe ya taybet da 35 tabloyên ekrîlîk li ser dîmenên qûlanan û li ser babetên girêdayî bihîvî û mêdan ve nîşan dan. Ew karekî netemam kiriye. Em hîn li bendê ne. Ez dizanim ku ev pêvajiyek e. Her tişt bi deme çareser dibe. Ji ber stemkariya rejêma Erîtreya û yasaya leşkeriya neçar ku bi hezarihan geş bi zorî tevlî leşkerî dibin û kesên wekî nîbey neçar dibin wêrê bi cih bihêlin. Dema ku aştî nebe kesek nikare kar bike. Dema kar bikî tu welatî diparêzî her çawan be. Heke aştî hebe herkes dikare bu welatê xwe kar bike. Ez niha li vê derê me kar dikim. Ji ber ku aştî heye. Eger ku aştî di navbera du welatan da nebaye, minê ev şansa nebaye. Ya diyar e ji çîroka her du hunermendan ku jiyan li Erîtreya zor ya dijwar e ji bo çalakiyên hunerî. Ji ber hindê ew pajaroja xwe li welatên dî dibînin. Lê galeriya dihokê pêşengeha hunermend Rûweyda Husên ve bû bê berhemên grafîkî. Wê xwest di pêşengeha xwe de gotkeşeya Kurdên Yezîdî û trajediya wan bîne ziman û ew çîrok careke din bi bîra xelkê bîne. Hunermenda şêweka Rûweyda Husên di pêşangeha grafîkê da şiya mergesat û kumkujiya êzidiyan di tabloyên xwe da nîşa cemawerê dihokê bide. Di vê pêşangeha taybeta grafîkê da şêwazek nû hatibû bikar înan. Ew jî ji bo helawîstina tabloyan û bagiran dê tabloyan bi şifşên asînî bû. Karê min xwe li ser tundûtîjiya destên mezin li ser ofreta wî ye û li ser cinûsedê êzidî ye. Li vê de min vê ez ev êş û azarê ofreta êzidî dîtîn nîşa bîner bidin, nîşa cîhan bidin kaçı bi serê Kurdên êzidî hat taybet kiç û jinan. Ji ber ku kiç û jin biçekî bi zehmete bêt navxûnerê da ek şmeremê terê serekî mamosteyawînî ku bête dihokê ew bû kun kiç û jina yanî bîn tet navxûnerê grafîkê da û ji ber hindê jî pitiriya wan kiçin û belê min 36 tabloya beşdarî kiriye xelkekê baş hatiye rastiye keyfa min hat ta rodeyekî xelkekî baş hatiye temaşayê karê hunerî dikin pisyara dikin ev çiye yanî keyfa mirî vê çendî tit. Gelek ji hunermendan seredana pêşangehê kir. Bi taybet yên di hunerê grafîkê da şaraza bûn û serbor digel li vî cûrê hunerî hey we ev pêşangehe bi başî helsengan. Min karekî gelekî baş dît ku berdewam karê hatî nekirin û karekî ciddî ku gelek derbirînê کیسه وان خود کرد کیسه جنا کو اپوجی جناب او پتر تشیتن یعنی پتر تشیتن دربارین جیب کرد من گالک کارن باش دیدن براستی ایک شونا ایک کمین کس از بیم کل دفعه ما مستعانی از هات ما فکر کردن باری گرافیک دا و افرو که ام شنازی و ام یعنی بسر بلندی و بینی کو ام ببین هنرمندن گرافیک الکردستان بلکه نه بس برنگا بدن و افرو که تابلوین ما الولات جهان بگرن و بنا ورگرتن باشترین متحفا و الباشترین جهان از شیم بجم باست
افروکا پیشانگه گرافیکی هات و کرن راستی دید نامن معنای گرافیک افروکا کردستان هاتیا بر بلاف کرن کو پیشانگه کوسا پروفشنال و گلک باشه لویداویه و لجر سرپرشتیا ماموستا عونی سامی و پشتی ورشک و ریوبریک تایبت به هنر گرافیک لدهوک وکری گلک هنرمند شیان شارزابن ده بیاوه هنر گرافیک دا سلام بالایی دنگ امریکا دوها نویسکار و هلبسوان شاهی سویرکلی گول استرالیا دجی خست گو سردانا جواتا کردی لأوروپا و ترکیه بکه و برهمین خواه و هنج بیروکین خواه و هستین خواه بوار بار وکه لإستنبولی پیامنیری من بوتانی ویدیت و جمر افراپور ده دربار ویده آماده کریه. نویسکار و روزنامه‌گر شاهین بکیر سورکلی جبو چاپکرنا ده پرتوکن خوین بناوه هلبستین جدل و دستان دورش عفدیل استانبول بو. سورکلی او نزدیک 5 سالن ل استرالیا دجی و نزدیک 3 سالن رادیو SBS یا استرالیا ده برنامه کردی چکر. هر وها سورکلی پرتوکن بناوه پسیک خونان دبینن چیروکن 18 سالان و اندابون جدناو ده گلک پرتوک نویساندینه. نویسکار سورکلی لمدیا کتاب اویا لکولانا استقلال جبو داناسینا پرتوکن خواه روژا امزان لدار خست. بریا ویج سورکلی پرسه دنگ امریکا برسواندن. سورکلی تینه زمان کو خریبی باندوره که مزرن سر جیانوی کریه. و اف خریبی لسر سورکلی بویه سدما زیدتر بر همان هل برینه. هر وها نویسکار سورکلی لسر سدمین هاتنا خواه لی استانبول دبیجه گلک دوستین من و گلک پرتوخانه کردی استانبول هنه و هر وها او بحثا پرتوکن خواهده که ده پرتوکن من ده پرتوکل ورهاتن چاپ کرن یک هلبستین جدل افجارا یکمین درد که و جماره که هلبستین من ین سالن داوین تیدانه که ملور وشاند و پرتوکا دویمی دستان دورش عفدی او چاپ دویمین چاپ یکمین برلی نیبو ملور چاپ کنو درخست اجاره هیویدارم گله کسان لی مراق تکر هیویدارم و بدستوان که و بخوینن جبر که اف بر همه که گله کی گرینگه بستران بیجان گیشتیه ما اف شیوه که شیوه دستان دورش عفدیه که هم دناف خدا شیوه زمان جماره که بلند جو کردان جو حریم روجلات فرید بگر کوبانی سروج رها عرفا همی خلق بی و لهجه و زرای و داخفن و دستانه ده افزاره و هاتی پاراستن و ایویدارم با دیرو که جی و ها بمینه پشتی سورکل آگاهین هر دو پرتوکن خودان به طایبتی لسر روشا زمان کردی دسکنه و باله دکشینه لسر گرنگیا آقافتن و نویساندنا کردی زمان کردی و زمانی که دولمند رنگینه یعنی ستران بیجن ما چروک بیجن ما سرپیهاتی و چند صدان سال ورده دووکی گیاندنه ما و زمانی که وها رنگین مایه که مروف دکاره پی هر تشتی بکه لی مقابل زمان ما جبر که ده خواندگاهان ده نهاتیه خواندندان نهاتیه فکر کرن یعنی گل کس به شیوه نویسکی پی ندزانن یعنی دکارن گوه بدن سترانان دکارن گوه بدن چیروکان لین دکارن بخوینن لو ما پرتو گل کی کم تین خواندن لی دوان سال داوین ده خواندن جی بهتر بو چقا هین تیره ناکه جی جبر که ملت که نخواندن ندکاره براستی پیش بچه ملت که نخوانده دکاره هر بهت میجی ششتن ملت که نخوانده دکاره بهت خواباندن نویسکار سورکلی هری داوی آنی زمان کو گلیم به هفره دجین دبه کو باندوره لسر زمان هفدو بکن و او دبیجه او جبویره که خوزاییه من بوتانی دنگ امریکا استانبول لی لندن پیشنگاه که تایبت یا هنرمند دنمارکی ایزلندی اولفر الیسون و بو بشوازه که پر بالکشو هر کرسته این خورسته بکار آنی بون دبرهمی خوده داگو میوانا نزیکی گیان و هسته خورسته بکه که ام بهوره بری خوبدن و پیشنگاهی بچاوا بریودش بەشێکی زۆری کارە هونەریەکانی ئۆلافەر ئەلیاسن لە ڕێی کەرەسەی سروشتی وەکدار و تەختە و ئاگر و ڕووناکی و ئاو بەرهەم هاتووە.
زیالە چن لەو کارە هونەریانەی لە پێشانگای تات مۆدرنی لەندەن دانراوە. بینەرانی کارەکانی دەتوانن دەستبرن بۆ خوڕی ئاو و دیوارەکان هەستیش بە پەلکە زێڕینە و تارمایی ڕەنگاو ڕەنگاوەکان بکەن لە تونێلێکدا کە بەتەمی هەمەڕەنگ ڕازراوەتەوە. ئەلیاسن دەڵێت بەڵام سەرڕای ئەو کەشەی لە نێوان ڕووناکی و ئاوێنەکاندا دروست بووە تۆ لە خەودا ناژیت. پیشانگاکەم ناوی ژیانی ڕاستەقینەیە. لێرەدا هێندە شتم پێشنیاز کردووە سەرەتا کە دەیتە ناو مۆزەخانەکەەوە لە ژیانی ڕاستەقینەوە بەرەو جیهانێکی خەیاڵی هەنگاو نانیت، بەڵکو لە ژیانی ڕاستەقینە زیاتر نزیک دەبیتەوە، لەسەر ئاستێکی باڵاتر و ورتر چاوت بە شتەکان دەکەوێت. سروشتی کارەکانی ئەلیاسن بەدیکردنی خامەکانێتی بە شێوەیەکی ڕاستەقینە و تێکەڵبوون و هەستکردنە بە دەور و بەرمان. لەم پیشانگایەدا کارەکانی ماوەی 30 ساڵ لەمە بەریتیادایە کە نەک بە تەنها پرسیارەکان لەبارەی ژینگەومانەوە و بەرگەگرتن، بەڵکو هەروەها لەبارەی گۆی زەوی و بەرگی دەوروبەرمان و شتەکانی کە تەمەنیان کورتە، ئەو شتانەی ناتوانیت بەدەست بیانگریت وەک هەوا و چۆنیەتی لێک تێگەشتنیان. بۆ نمونە زانیاریەکان لەبارەی ڕووبارە بەستەڵەکەکانەوە چه هەستێکت لا دروست دەبێت کە دەستیان بۆ دەبێت. دەکرێت تاکە کەسێک ئەو شتانە لە واقعیشدا پیشان بدات تا جیاوازێکی گەورە بێنێتە ئاراوە. دیواری قەوزەش یەکێکە لە کارەکانی بە درێژایی 20 مەترە. کارەکانی ئۆلافۆر ئەو شتانن کە پێویستە لە ژیانی ڕاستەقینەدا بە چاو بیان بینیت. تێڕانی لە دیمەنەکانیان لەسەر ئینستاگرام هەمان هەستت لا دروست ناکات. بۆ نمونە دیواری قەوزە دەتوانێت دەستی بۆ بەریت، هەستی پێ بکەیت، تەنانەت بۆنی بکەیت. ئەو هەمان هەستت لا دروست نابێت تەماشای وێنەیەکی قەوزە بکەیت. خولیایی و سەرقاڵبوونی ئەلیسن بە سروشتەوە پەیامێکی بەهێزی هەیە بە تایبەتی لەم کاتانەدا. ئەلیاسن لە ڕابردوودا هەوڵی داوە گۆڕانکاریەکانی کەش و هەوا جەستە بکات بە شێوەیەک خەڵق بیان بینێت و هەستی پێ بکەن. چەند پارچەیەکی بەستەڵۆکی لە گرینلاندەوە هێناوە لە شەقامەکان و جادەکانی لەندەن و پاریس و کۆپنهاگن داینابوون تا خەڵقی تەماشای توانەوەیان بکەن. ئۆلافۆر ئەلیاسن پێی وایە ناتوانیت پەیامێکی گرنگ لەسەر ڕەوشتێکی نالەبار ڕابگەێنیت ئەگەر پەیامەکە هەست لا دروست نەکات. ئەو دەوێت شێوەی بیرکردنەوەمان لەبارەی ئەو پەیامانە بگۆڕێت بەرەو بایختان بەو شتانی لە جیهاندا خۆشمان دەوێت کە بۆ دەبێت بیان پارێزین. ماوەتەوە بڵین کارەکانی ئەلیاسن بەڕێی زەوی و دەریاوە بۆ لەندەن گواسراونەتەوە و نەک بە فڕۆکە، پێشانگاکەشی هەتا 5 مانگیەک بەردەوام دەبێت. بینەرین هێژام گشتن داویا vê برنامج هەفترەنگ حەتانی بەرناماک din û gereke din di cîhana huner û afirandinê bimînin di xweşiyê de her şad.